بەیام چیرۆکی پیرەپیاوێک دەخاتە ڕوو کە لە خانووی تایبەت بە کەسانی بێخانەولانەدا ژیانێکی سەخت و لە نێو تاریکی و تەنیاییدا بەسەر دەبات. وێڕای ئەوەی لایەنە پەیوەندیدارەکانی سنوورەکە دەیانەوێت مامڕەشێدی تەمەن 80 ساڵ ڕەوانەی خانەی بە ساڵاتچوانی سلێمانی بکەن و لەوێدا خزمەت بکرێت، بەڵام ئەوڕەتی دەکاتەوە بچێتە خانەی بە ساڵاتچوان. تا ئێستەش هۆکاری مانەوەی لەم خانووەدا و ئالوودەبوونی بەم ژیانی ئێستاوە نازانرێ. دراوسەیەکی مامڕەشیدیش دیمەنەکانی ژیانی کولەمەرجی ئەم پیرەپیاوە بۆ پەیام دەجێڕێتەوە. باشم نابێ لەو شوێنە خۆم جازم مەگەر بمرم لەو شوێنە خۆم جازم نایە مەگەر قەبەرستانەکە باشتر نازانم هەرسومە نازانم گەم شۆ خۆم جێ نایەرم ئەگەر بمپوژنا پەلم ڕاگەشن یا شوتە بێ بە قەمچی دەرم کە شوتە بێ بە قەمچی دەرم کە ئەوەن جێ تا بڵێ لە ژیانێکی لە کولەمەرگیایە، یعنی ژیان نییە هەر ئەوە تا ئەڵم بڵێن ئەژی نە کابراایەک لە بێ کەسیە، کابراایەک لە بێ حاڵیە، کابراایەک تەمەنی تێپەڕێت تەمەنیەکی هەڵکشاو بەسەر ئەوەی کەوا ناتوانێت خزمەتی خۆی بکە، تەنانەت ناتوانێت نان بخوا. وەکو من ئاگادارم ئەتر زۆر بە زەحمەت ینی بە چارەکی 20 دقیقە ناتوانێت دەمەتر ببڕێ. اینجا داواکارم نابێ خۆی ئەمەستا خۆی ئەم خانوانە بۆ ئەوانە کراوەکەوە ئەڵێ بە ساڵاتچوان ئەبێ خزمەت بکرێن، ئەبێ شوێنیان دایمە بڵێن کارمەند هەبێ خزمەتیان بکە. بەس ئیمڕۆ حکومەت هەر نەیکردو بڵێن نەیکرد، بەس ئەم جێیان بۆ دابین کراوش ڕێکخرا و ئەمانە بۆیانی کردو. ئەم بەڕێوبەری چاودێری کۆمەڵایەتی چەمچەماڵیش باسی لەوە کرد لە ڕابردوودا چەندین کەسی بە تەمەنی هاوشەوەی مامڕەشید لە ژیانێکی سەختدا دەژیان. دوای ڕەوانەکردنیان بۆ خانی بە ساڵاتچوان لە ئێستادا خزمەتێکی شایسە دەکرێن. وتیشی هەوڵ دەدەن لە ڕێگەی پسپۆڕانی دەرونیەوە ئەم پیرەپیاوە ڕازی بکەن بەوەی بچێتە خانەی بە ساڵاتچوان. دوایەوەی کە ئاگادار کریان پیاوێکی بە تەمەن لێکی لە خانووی پیر و پەکەوتەکانە کە خانووەکان سەر بە بەڕێوەبەری چاودێری گەشەبێدانی کۆمەڵایەتی چەمچەماڵە بە تەنها ژیان بەسەرەباتوو لە باری تەندروستی تەواو نییە. ئێمە ئەمڕۆ هاتین سەردانی مانکردبینیمان فعلەن باری تەندروستی تەواو نییە و بردوان بۆ نەخۆشخانەی تەواوی لەوانە چارەسەری پزیشکی کرا هێنامانەوە بۆ شوێنەکەی خۆی. دواتر هەوڵێکی زۆرمان لەگەڵدا کە بیبین بۆ خانەی بە ساڵاتچوان. لێ پێشترا کۆمەڵە بە ساڵاتچی لە هاوشێوەمانە بۆ نردومانە بۆ خانەی بە ساڵاتچوانی سلێمانی و هەولێر بۆ ئێمە هەوڵمادا کە قەناعەت بەمام حاجی بکەین و بیبین بۆ خانەی بە ساڵاتچوان. دوایەوە ئینکارێکی زۆری کرد کە ڕازینی لەم خانەوە دەرێکیاڵە بە هیچ شێوە خانووەکە چۆڵ ناکەم. ئێمە هەوڵدەین قەناعەتی پێ بکەین کە بینین کابرا لە ژوورەوەیە لەوانەیە بتوانین کۆمەڵی خەڵکی خێرمەند ڕەزامەندیان دەبڕێ بۆ تەئیمینکردنی خانووەکەی دابینکردنی خواردەمەنی جلوبەرگ و پێداویستەکانی تر، بەڵام ئەو تەنها پێویستی بە کەسێکە بەخێوی بکات و خواردن و خواردەمەنی بۆ ئامادە بکە کە خۆی تەمەنی نزیکی 80 ساڵێکە بێت توانای دابینکردنی خۆراک و پێداویستەکانی ژیانی خۆی نەپێویستی بە کەسێکە بتوانێت خزمەتیکە. ئێمە هەوڵێکی زۆر دەین کە قەناعەتی پێ بکەین بین بۆ خانەی بە ساڵاتچوان لەوانە خزمەت بکرێت. ئەم خانوانەی مامڕەشید و هاوشێوەکانی تێیدا دەژین ژمارەیان 20 خانوو لە ساڵی 1998ەوە لالایەن ڕێکخراوی هێڵپەیجی نەرویجیەوە دروستکراون. دواتر لە ڕێگەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە بەسەر کەسانی کەم دەرامەت و بێخانەولانەدا دابەشکراون و لا ئێستاشدا هیچ مەرجێکی ژیان و سەلامەتی لەم خانوانەدا بوونی نییە و پێویستیان بە نۆژەنکردنەوەیە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.